بێ جیاوازی ڕەنگ و ئایدۆلۆژیا و چینایەتی هەمویان بەیەکەوە بازاڕیان خڕۆشاندووە دەیانەوێت ئەو ڕۆژە بەرز ڕابگرن کە ڕۆژی هاتنە دنیای سەروەری مرۆڤایەتیە. ئەو ڕۆژە لە لای هەولێریەکان تایبەتمەندی خۆی هەیە، بەشی زۆریان ڕوو دەکەنە بازاڕ و خواردن و شیرنی دروست دەکرێ و خێر و خێرات دەکرێ لە گەڕەک و ماڵەکان و مزگەوتەکانیشدا مەولود نامە دەخوێندرێتەوە. ئەوڕۆ لەدایکبوونی پێغەمبەر وەرسەرخانێکە کە مرۆڤایەتی لە چرخێکی تاریک هێنا ڕۆناک جێی شانازیە و جێی سەربەرزیە لە بۆ ملەتی موسڵمان بە لەدایکبوونی ئەو خۆشەویستە. بەڕاستی وەچی ناکرێ لەو خۆشەی کە ئێمە لە تاریخی ڕزگارکراین کە ئێستا خۆمە دەناسی کە چێنە کە لەمە پێش نەمەزان چێنە نەک بەس ڕۆژی مەولود پێغەمبەریان لە یادبێ هەموو ڕۆژێ سونەتەکانی تەبلیغ بکەن دایم ناو دڵیان بێ. ڕاستە یەکجار زۆر خۆشمانەیە ڕۆژێکی مبارەکە بەڕاستی ئینسانش ئەوە هەموو هەشتی خۆشی دەردەبڕین لەو ڕۆژەیدا داوام نییە ئینسان بازاڕ وا دەبینین تاو خڕۆشراوە بۆ ڕۆژەی زۆر ڕۆژ مبارەکە. هەرچەندە بەشێک لە دانیشتوانی هەولێر بە شیرنی دابەشکردن و خێر و خێرات هەستی خۆشی خۆیان بۆ لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام دەردەبڕن، بەڵام زۆرن ئەوانەی کە پێیان وایە لە یادی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتی دەبێت بەکردەوە بیسەلمێنین کە ئەومان خۆش دەوێت و لەسەر ڕێبازەکەی بەردەوامین. پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەحمەتە، پەیامەکەی ڕەحمەتە، دەبێ ئەو کەسانش پەیامی پێغەمبەر هەردەگرن عەلەیهی سەلات وسەلام ئەوانیش ببنە مایە ڕەحمەت بۆ مرۆڤایەتی. یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەوەی ناکرێتەوە ئێمە بەس دەفی لێ بدەین و هایهوی بکەین و چوکلێت و شیرناتی تەوزیع بکەین، بەڵام ئەخلاق و ڕەوشتی ئەو پێغەمبەرەی صلی الله علیه وسلم جێبەجێ نەکەین. یادکردنەوەی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام ئێمە خۆشەویستیمان بۆ پێغەمبەرە ئەسڵی دینە و ئەسڵی ئیمانە، چونکە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام فەرمێ هیچ کەس ئیمانی نابە ئەو کەسەی منی لە خۆی و لە دایک و باوکی لە منداڵەکانی لە تەواوی خەڵکی خۆشتر نەوێ. لێ ئێمە خۆشەویستی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام بە ئەسڵی ئیمانی خۆمان دەزانین. ئەوە یەک. دوو، ئێمە ئەو ڕۆکە هاتینە ئێرە مەبەستی ئێمە وەکو یادکردنەوە ئەوە نەبێت کە پێغەمبەرمان لەبیر چوو بێ، پێغەمبەر لەبیر نەکرایە، بەڵام ئەوڕۆ ئێمە پەیمانی وەفاداری و پەیمانی ئەوە دووپات دەکەینەوە کە لەسەر سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام بەردەوام بین. ئەم یادێ بتە هاندەرێک بۆ تەبایی یەکرەزی بۆ ئەوەی خەڵک بتوانێت زیاتر ئەوە بکەین کە لەگەر سەر ئەو ڕێب و ڕێبازەی پێغەمبەری ئیسلام بەردەوام بێت. بەرزڕاگرتنی ڕۆژی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی لە شاری هەولێر دەگەڕێتەوە بۆ سەردەمی سوڵتان موزەفەرەدین. ئەو ڕۆژە موسڵمانان دەستنە مزگەوتەکان بە زیکر و شیعر و مەولودنامە ئەو یادە بەرز ڕادەگرن. ساڵانەش حکومەتی هەرێمی کوردستان بە بۆنەی ئەو یادەوە لە دام و دەستگاکانی حکومەت دەکاتە پشووی فەرمی. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.